پەروەردگارە بە گەورەی و میهرەبانی و ڕەحم و بەزەی و پیرۆزیەکانت شیفای نەخۆشی بەندەکانت بدەی و هیوایان پێ ببەخشیەوە و دڵی خانەوادە و کەس و کارەکانیان خۆشکەیت. پەروەردگارە بەزەیت بێتەوە بە ماڵ و منداڵ و خێزانە بێسەرپەرشتەکان ژیانێکی شایستەیان پێ ببەخشیت و لە نەهامەتی و نەخۆشی و ناخۆشی ڕزگاریان بکەیت و شادیان بکەی بە ناز و نێعمەتەکانی هەم دنیا و هەم قیامەت یا ئەرحەم الراحمین. پەروەردگارە بۆ خاتری ناوە بەرز و پیرۆزەکانت لە قۆناغی ئێستا و ئایندەوامان لێ بکەیت دایک و باوکمان لە بەرز و پیرۆز و مقەدەس بێت و بەکردار پێمان بسەلمێنی و ڕێز لێ ژیراو بن. ئەوانەشی دایک و باوکیان ژیان ئاواییان کردووە لێیان خۆش بە و بە فیردەوسی ئەعلا شادیان بکەیت. پەروەردگارە لە فیتنە و بەڵاو موسیبەتی دنیا موسڵمانان بپارێزی و سەرکەوتووی کایەکانی ژیانمان بکەیت. پەروەردگاری تاک و تەنیا و بێشەریک داوا لێ دەکەین ئەوەی منداڵی نییە منداڵی جوان و ساڵحی پێ ببەخشی و ئەوەی پێشت بەخشیوە ساڵحی کەی و بە نازی دایک و باوکی گەورە و گۆشی بکەیت.